خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. مامۆستایان بەردی بناغەی پێکهێنانی کۆمەڵگایەکی پتەون لە ماوەی ڕابردوودا هەموو ئەوەندە زیار و پزیشک و مامۆستا باش و خەڵکە باشانەی کە ئەمبینی لە ناو کۆمەڵی کوردەواریدا لە خوێندنگاکانی هەرێمی کوردستان مامۆستایان پێیان گەیاندون. لە ماوەی ڕابردوودا بەهۆی کۆمەڵی قەیرانی جۆرا و جۆرەوە مامۆستایان گلەیی لە هەم حکوومەت و هەم لەلایەنە پەیوەندیدارەکانەکەن کە وەک پێویست گرنگی بە ژیان و گوزارانی مامۆستا و پێگە و جێگە و ڕێگەی مامۆستان نەدراوە، وەکو چینێک یاخ وەکو چین و توێژێکی تر سەیری ئەکرێت، نەک وەکو بەردی بناغە و وەکو کەرەسەیەکی بنیاتی بۆ کۆمەڵی کوردەواری لە هەر مێژووی وڵاتێکیش کە پێشکەوتن و قۆناغی گەورەی پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە مامۆستایان ڕۆڵی گەورە و کاریگەریان بینیوە. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی مامۆستایانە پیرۆزبایی لە مامۆستایانی کوردستانەکەین، واروەها ئەمانەوێت باس لە دۆخی مامۆستایان و پرۆسەی خوێندن و ئەو پەرۆشەی مامۆستایان بکەین بۆ پێگەیاندنی نەوەیەکی تەندروست لە هەرێمی کوردستاندا. بەرنامەکەمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان، سوپاس مامۆستا بەخێر بێ. هەروەها لاولێرەوە مامۆستا ئیسا حوسێن ئەندامی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا بەرهەم، لەو ڕۆژە چۆن تعریفی ژان و گوزەرانی مامۆستایانەکەیت؟ سەرەتا بە ناوی خی گەورە پیرۆزبایی جژنی نەورۆز لە بەڕێستان و کەناڵی کورسان باڵە جژنی ڕەمەزان و لە مامۆستایان لە یادی دامەزرانی یەکێتی مامۆستایانی کوردستانە. بەڕاستی ئێمە ئەمڕۆ لە یادکردنەوەی یادەکەین کە توێژێکی گەوری وەکو مامۆستایانی هەرێمی کوردستان لە 15 ساڵی 1962 ئەم ڕێکخراوە لە ساتە وەختێکی سەخت و دژوارە کە لە شاخدا مەزراوە و ئێستاش درێژەی پێوەکە یەکێکین لەو ڕێکخراوانەی کە یەکەم ڕێکخراوین کە ئیجازەمان لە پەرلەمانی کوردستان وەرگرتووە. ئێمە لە ڕاستیدا ئەمڕۆ دۆخی و ژیان و گوزەرانی مامۆستایان هەم پرۆسەی پەروەردە توێن بڵین پرۆسەی پەروەردە خۆی بەمانە گشتیەکەی لە قەیرانایە و ساڵانێکی زۆرە هەم بەدەم کێشەی موچە و هەم بەدەستەوەی کە خۆپشاندانەکان و بایکۆتی هۆڵەکانی خوێن و وەلێبڕینی موچە و پاشەکەوتی موچە و دوجار کاردانەوەی لەسەر پرۆسەی پەروەردە و بێگومان لەسەر کەتی پەروەردە و ژیان و گوزەرانی مامۆستایان هەبووە. ئەوەی کە من ئەمەوێت زۆر تێبینی بکەم لە ئێستادا، ینی ئەمڕۆ لەم یادەدا زۆرێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان لە سەرۆکی هەرێمەوە لە سەرۆکی پارتەکانەوە و لە جێگری سەرۆکی حکوومەتەوە لە ئەمانی کە زیاتر سوپاسگوزاری مامۆستایان کردووە و ئەمە قەرزاری مامۆستاین و بەدیوەکەی ترا سوپاسی خۆڕاگری مامۆستایانەکەین. بێگومان ئەمانە لە ڕووی پرۆتۆکۆلی و لە ڕووی کاری حیزبی و دەوڵەتداری و ئەمانە شتێکی ئاساییەوە پێویست ئەمانە هەبێت وەکو بابەتێکی معنەوی زیاتر ئێمە سەیری و لایەناکەن. بەڵام ئێمە من وەکو خۆمیانی لە ڕاستیدا پێم وایە بێمە تەرجەمە بکرێ بۆ ئیشکردن بۆ مامۆستایان بۆ پرۆسەی پەروەردە. ئێمە کاڵین مامۆستایان مەبەست لە دروشمەوە بچێتە بوارێکی پراتیک، بوارێکی جێبەجێکردنی بڵێ بواری پراکتیکی بڵێ. ئێستا ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە ئەم سوپاسانە کە لە ئاستی بەرزەوە هەتاوە گاتە سەرۆکی حیزبەکان و تا خواردتر و تا وەزارەتەکان و تا خەڵکە ڕۆشنبیرەکان و ئەمانە سوپاسەکەن. ئێمە پێمان وایە دەبێم سوپاسانە هەمووی تەرجەمە بکرێ بۆ ئەوەی کە ئایا سوپاس بەتەنیا کێشە پەروەردەکان چارەسەرەکات. من سەرۆکی حیزبێکم، بەرپرسێکم، وەزیرێکم، سەرۆکی حکومەتم جێگرێم کە کاتی سوپاسەکەم ئەمانە کێشە پەروەردەکان چارەسەرەکە کە ئێمە باز لەواکەین پرۆسی پەروەردە لە قەیرانەیە ئەمە خاڵێکی ئەساسی. ئەم سوپاسا چێتە گیرفانی مامۆستایانەوە لە ڕووی بژێوی و گوزەران و مەعیشەت و بەڕێوەچوونی پرۆسی پەروەردە هەتا کاردانەوەی کە لەسەر کەرتی پەروەردە هەیە بێگومان. ئایا ئەمە کاریگەری جێ هێڵێت؟ ئەمانە من ئەگەر ئەمانەی کە بەڕێزت کردە پرسیار، من ئەگەر بۆ بەڕێستی بکەمە پرسیار ئەمانە کاریگەری جێ هێڵێت؟ بێگومان نەخێر. ئێستا من نمونەم زۆر لەسەرم بابەتانە ئێمە ساڵانێکی زۆرە من نزیکە 6 ساڵە لەو ڕێکخراوە کارەکەمەوە بەرپرسانی حکومیە بینی لەسەر ئاستەباڵەکان، لەسەر ئاسی پەرلەمانی کوردستان، لەسەر بواری یاسادانان و تەنفیزی و ئەمانە زۆر خەڵگە بینین. یعنی خەڵکێک هاتۆتە سکرتارێتی یەکێتی مامۆستایان گەورەی نوانوە لەگەڵمانە دانیشتووە و دۆخی پەروەردە چۆنە و دۆخی مامۆستایان چۆنە، بەڵام دوجار ئەمە تەرجەمە نەکراوە بۆ لە واقعا نەمان بینیوە کە ینی بڵین گۆڕانکاری لە ژیانی منە و هەم لە پرۆسەی پەروەردەکە کە سێکتەرێکی گرنگە هەبێت. یعنی بۆ نمونە تۆ کە کاتێک ئەم بابەتە ئەوروژێنیت
بۆ نمونە لە سەرۆکی حیزبێک با نمونە لەسەرەوە بینینەوە ئەرێک لە بەڕێزان بڵین هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایان لە یەکێتی مامۆستایانی کوردستان کرد ئەمە بەدیوەکە کە وەکو لایانی معنەوی شتێکی باشە دامە وەکو نمونەیە وەرێگرم بێگومانە بۆ پارتی ڕاستە بۆ گۆڕان ڕاستە بۆ سەرۆکی حکومەت ڕاستە بۆ سەرۆکی هەرێم ڕاستە ئەم هێزە لە ناو پەرلەمانی کوردستانە فراکسیۆنێکی بەهێزی هەیە فەرمو لە ڕێی فراکسیۆنەکە وەرە ئەمە تەرجەمە با بکەین بۆ باشترکردنی ژیانی مامۆسایان بۆ باشترکردنی پرۆسەی پەروەردا و بابزین ئەو فراکسیۆنانە کامەیەکە مزایداکەن و ڕێگریەکەن لەوەی کە ژیانی مامۆسا باشکرێ ڕێگریەکەن پرۆسەی پەروەردە لە قەیران بێتە دەر ئێمە ئەمەمانەوێت لە ڕاستیانی داواکاری ئێمە ئەمە ئەم قسەی من بۆ لایەنێکی دیاریکراو نییە بێگومان وەکو نمونەیەک هێنامانێ بۆیە ئەکری ئەمانە تەرجەمە بکرێت لە واقعی ئێمە بیبینین تەنیا سوپاسگوزاری بەڕاست سوپاسانەکەین قەرزاری مامۆسای ئێمە نازانین بەڕاستی ئەو قەرزەکەی وەرەگرینەوە کە لە کاتێکە پرۆسەی پەروەردا کەرتی پەروەردا یەکێکە لە کەرتە هەستیارەکان و ئەم کەرتە ئەتواندرێت هەرێمی کوردستان چەند قۆناغێک بەرێتە پێشەوە و هەرم کەرتەش دەتوانێت پرۆسەی پەروەردا ینی وا بکە کە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سز بێ و مامۆستا بەرهەم ینی مەسەلەن ئێوە ئەگەر بە دیدی ئێوە باوەکو یەکێتی مامۆستایانی کوردستان کە ڕۆژی دامەزراندی ئەو ڕێکخراوەیە کە مامۆستایان وەکو چەترێک سەیریەکەن وەکو داکۆچی کارێک سەیریەکەن ئەبووە ژیان و گوزارانی مامۆستا چۆنی بێ بەوەی پەروەردەیەکی تۆکمە ئێستا گلەیەکی گەورە لە ئەو پەروەردەیە یاخود کۆمەڵێک جومگەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان هەیە کە مامۆستایان لە ڕابردووە ڕۆڵی گرنگیان تیا هەبووە بۆ چارەسەرکردن. بەڵێ بێگومان پشتکردنە پرۆسەی پەروەردە بە تایبەتی لەم ساڵانەی دواییە لەسەر ئاستی حکومی و لەسەر ئاستی حیزبیش ینی بیندراوە. ینی هەندێک جار هۆکارەکەی لە ساڵانی ڕابردوو هەر لەم کەناڵەوە هاتون قسەما لەسەر کردووەمە شەڕی داعشەمە دابەزینی نرخی نەوتە و کۆمەڵە بابەت هەبوو بۆیانوو بێت. دوجاری لە هەمووی کاریگەرتر ئەوەیە کە بابەتە بژێویەکە بووە دەستبردن بۆ بژێوی مامۆسایان بۆ موچەی مامۆسایان ئەمە کاریگەریی زۆری کرد ینی کارگەشتەوەی وەرزێکی خوێندن بەڕێ ئەکرا بەڵام کەسێک ئەلفێکی نەبوو بۆتن بۆیە گرنگجیدان بە پرۆسەی پەروەردەمە لەو چوارچەوە سەیریەکەین ئەگەر پرۆسەی پەروەردە فعلەن ینی من لە بەیانیەوە لە ماڵەوە بە دەروی کە لە مەکتەبی سکرتارە کۆمەڵە سوپاسوانە گەشتووە و پیرۆزبایی ئەو یاداکەن زۆر ینی ئەوانەی کە من خوێنومەتەوە یەک لە یەک جوانتر بووە ینی هەمووی لە ڕووی معنەویەوە بەڕاستی وزە و تاقی بە ئێمەیاوە بەڵام ئەمانەوێت ئەمە ببینی لە واقعە ئەمانەوێت هێزە سیاسەکان منافەسی هێزە سیاسەکان بۆ نمونە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتیان منافەسە بێت لەسەرەوە چه پرۆژەی جوانتر بۆ پێشخستنی پرۆسەی پەروەردایە لە نێوان گۆڕان و پارتی لە نێوان پارتی و یەکێتی لە نێوان ئیسلامیەک و هێزێکی چاپا بۆ نمونە ئەمانەیە منافەسەکە لەسەر ئەو بابەتە بێت کە چیان فعلەن ئەتوانن پرۆژەی جوانتر تۆ پەرلەمانی کوردستانی ئێمە بەحساب دەسەڵاتێکی پەرلەمانین دەسەڵاتی سیاسی پەرلەمانی لە هەرێمی کوردستانە وەرە لە ڕێی فراکسیۆنەکانتان ئەوم بابەتانە بابوورژێن ینی لە پەرلەمانی کوردستانە بەداخەوە من کە تێبینی زۆرم هەیە ڕەنگە جەنابی شۆک و ڕاگەیاندکاری ئاگار لێبێت ینی بابەتی وا ئەوروژەندرێکە ڕەنگە بابەتێکی گرم نەبێت بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان بۆ شەقامی کوردستان بەڵام کۆمەڵە بابەتی گرنگ هەیە ینی کە پەیوەندی بە پرۆسەی پەروەردە و پەیوەندی بە گوزەرانی مامۆسا پەیوەندی بە سێکتەرێکی گرنگی وەکو پرۆسی پەروەردەوەیە کە هەرێک لە سەرکردە سیاسەکان بدوێنێ لە قەرزاری مامۆساین ئەمانە لە واقع نابینین بەڵام ئێمە بینە سەروی بڵێن هەر هیچ نەکراوە ڕامگەمە وانە بێت کراوە بەڵام لە ئاستمۆحی بێگومان ئێمەیان نییە. زۆر باش قسەی زیاتری لەسەرەکەین مامۆستا عیسا ئەم کاتت باش و دامەزراندنی ئەو ڕێکخراوە و ڕۆژی دامەزرانی ئەو ڕێکخراوە لە ئەو پیرۆزەکەین ئێوە لەسەر گوزەرانی مامۆستا لەسەر گرنگجیدان بە ژیان و گوزەرانی مامۆستا لەسەر معنەویاتی مامۆستا لەسەر پێگەی مامۆستا چی ئەڵێن یاخود تعریفتان چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانەکەشت سەرەتا بە بۆنی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزبایی لە تۆ و لە برای بەڕێزم لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان هەروەها پیرۆزبایی دووەمەم بە بۆنی دامەزراندنی یادی 59 ساڵەی یەکێتی مامۆستایانی کوردستان پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایانی کوردستانەکەم کە ئومێدەوارم ئەم یادە ببێتە هاندەر ببێتە گوڕوتینێکی تر بۆی پرۆسەی پەروەردە بەرەو باشی بڕوات و مافەکانی مامۆستایان زیاتر دابین بکرێت. بەنسبەت یەکێتی مامۆستایانەوە کە ئەمە 59 ساڵ بەڕێ دەکات کە ڕێکخراوێک کە لەوانەیە یەکەم ڕێکخراو بێت یان ڕێکخراوی پیشەیی بێت لە ساتە وەختێکی زۆر دژواردا دامەزراوە کە لە سەردەمی شۆڕشی ئەیلولا دامەزراوە و لە هەردوو شۆڕشیشا لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی گەلە کەشمانە
ئەم ڕێکخراوە لە شاغ بووە شانبەشانی پێشمەرگە بووە خەباتی کردووە خەباتی مەدەنی کردووە نەهێشتووە لە گوندە ئازاد کراوەکان لە ناوچە ئازاد کراوەکان مناڵانی ئێمە ڕۆڵەکانی ئێمە بێ خوێندن بن مامۆستایانی دامەزراندووە سەرپەرشتی مامۆستایانی کردووە سەرپەرشتی پرۆسی خوێندنی کردووە هەروەها ئەم ڕێکخراوە لە دوای ڕاپەڕینەوە یەکەم ڕێکخراو بووە هەروەکو کاک بەرهەمیش باسی کرد یەکەم ڕێکخراو بووە مۆڵەتی لە حکومەت وەرگرتووە یەکەم ڕێکخراو بووە هەڵبژاردننی کردووە تا پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو هەڵبژاردننی کردووە یەکەم ڕێکخراوی پیشەیی بووە لە کوردستان لە دوای ڕاپەڕین کۆنگرەی خۆی بەستاوە هەموو ئەمانە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی گەورە و گرنگ بووە نوێنەرایەتی ئێستا نوێنەرایەتی زیاتر لە 135,000 مامۆستا دەکات کە ئەمە ژمارەیەکی زۆرە ئەم ژمارەیە لە هیچ ڕێکخراوێکی پیشەیی ترانیە بۆیە ئەهەمیەت و گرنگی یەکێتی مامۆستایان بۆ کۆمەڵگەی ئێمە بۆ مامۆستایان کە من پێم وایە گرنجێکی زۆری هەیە دەتوانێت ئەم ڕێکخراوە کە دەور و کاریگەری زۆر زیاتر بی لە ئێستادا کە ئەمەش ئومێدەوارین لەم یادەدا گروتینێکی تر وەکو ئێمە وەکو یەکێتی مامۆستایان پێمان بەخشێت بۆ ئەوەی بتوانین زیاتر داکۆچی لە مافی مامۆستایان و بەرگری کاری مامۆستایان بین. زۆر جار گلەی لە یەکێتی مامۆستایان بکرێکە وەک پێویست داکۆچی لە مافی مامۆستایان نەکردو ئەمە تا چەند ڕاستە و ئەو داکۆچیانەی کە کراوە کامانن ئەومان بینەچێت دوایی ینی وەزعێکی یان بارودۆخێکی زۆر نائاسایی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی دوای ڕاپەڕین کە هاتە ئاراوە ئەو بارودۆخە ناهەموارە بە تایبەتی لە سەردەمی شەڕی ناوخۆ بەداخەوە یەکێتی مامۆستایانی کرد بە دوو پارچە کرد بە دوو کرد ئەمە کاریگەری زۆر گەورە و کاریگەری نێگەتیڤی لەسەر خەباتی پیشەیی مامۆستایان و یەکێتی مامۆستایانە هەبوو. دواتر دوای شەڕی ناوخۆش ئێمە بە هەموو لایەک هەوڵماندا ئەم ڕێکخراوە بیهێنینەوە سەر پێ بگەینەوە توانیمان واتە هەردوو پارچەکە هەردوو لایەکە یەک بگرێتەوە لە ساڵی 2007 لەو کاتەوە ئێمە هەوڵمانداوە بە یەکگرتووی ئەوەشمان بیر نەچێت یەکێتی مامۆستایان کۆمەڵک لایەن و ئەحزابی تێدایە لەوانەیە بۆ چوونی جیاوازی تێدا بێت ینی بەڵام لەگەڵ ئەوەشا بێشێشەترین ڕێکخراو بووە لەگەڵ ئەوەشا تاڕادەیەکی زۆر یەکگرتوو بووە لەگەڵ ئەوەشا ڕێکخراوێک بووە هەمیشە هەمومان بەیەکەوە هەوری ئەوەمان داوەکە پشتگیری و دابینکردنی ینی دیفاع لە مامۆستایان بکەین هەوڵ بدەین مافەکانی مامۆستایان دابین بکەین بەڵام وەکو وتمان لە دوای ڕاپەڕینەوە ئاستی پەروەردە و زانست خۆی ئاست ینی بەرەو خراپتر ڕۆیشتووە ئێمە هەموو کات لە خەمی ئەوە دابووینە بە تایبەتی لە ساڵی ینی دوای 91ەوە نزیکەی 5 مانگ مامۆستا بێموچە بوو یەکێتی مامۆستایان لە هەوڵی دابینکردنی دەدا بەڵام دیسان ئەمە هیچ نەکرا لە دوای 2014ەوە ئەم قەیرانە دارایی کە ئێستا بەرۆکی باڵێن قەیرانداری بەرۆکی هەرێمی کوردستانی گرت دواتر شەڕی داعش دواتر هاتنی ڤایرۆسی کۆرۆنا هەموو ئەمانە کاریگەری زۆر گەورەیان بەسەر ژیان و بژەی مامۆستایانە هەبوو کە ئێمە لە هەموو ینی بە باڵێن بۆ نمونە ئێمە وەکو ئەوانی کە لە یەکێتی مامۆستایانین لە چ لە بەیاننامە چ لە هاتنە سەر شەقام ینی لە هەموو حاڵەتانی ئێمە پشتگیری مامۆستایانمان کردووە بۆ ئەوەی هەم ئاستی زانستی معریفە بەرەو پێشبەرین هەم پەروەردە لەم دۆخە خراپەیەوە دەرباز بکەین هەم ژیان و بژەی مامۆستایانیش بەلای ئێمەوە خاڵێکی گرنگ بووە ینی ئێمە هەم بەیان ناوەمان دەرکردو هەم پرۆژه یاسامان داوەتە چ پەرلەمان چ وەزارەتی پەروەردە بە تایبەتی بۆ پەرلەمان هەم پارێزبەندی بگەڕێت هەم پارێزبەندی بۆ مامۆستایان هەبێ واتە مامۆستا لە ناو ناوەندەکانی خوێندن زاروێت تووشی لێدان بۆتەوە تووشی شکۆشکاندن بۆتەوە ڕێزی لێ نەگیراوە ئەم پارێزبەندیە بۆ ئێمە زەرور بووە لە هەمان کاتە پلە بەرزکردنەوەی موچە هەموو ئەمانە کاری ئێمە بۆ کە ئەم پلە بەرزکردنەوەی نزیکە لە 2015ەوە تا ئێستا 6 ساڵە ڕاوەستاوە کە ئەمە غەدرێکی زۆر گەورەیە لە چینی مامۆستایان دەکرێت لە کۆی گشتی فەرمانبەرانە دەکرێت بە مامۆستایانیشەوە بەڵام لەگەڵ ئەوەشا لە هێزەکانی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەم پلە بەرزکردنەوەی نەوەستاوە بەڵام تەنها لە مۆزەفی مەدەنی بە تایبەتیش ناو مامۆستایان کە ئێمە پێشێتی مامۆستایان ئەمە بە ئەرچ خۆمان زانیوە بەرگری لەمە بکەین کۆمەڵێک مافی تر کە ئێمە هەموو کات پێداگریمان لەسەرەوە کردووە کە مامۆستایان لەم ژێویەی لەم وەزعە خراپەی کە ئێستاتیدا دەژین بەرەو باشتری بەری بەڵام مامۆستا عیسا گەڕەمەولات مامۆستا بەرەمیانی ئێستا زۆر جارگلەی لە یەکێتی مامۆستایانی کوردستانەکرێت کە وەک پێویست نەیتوانیوە وە زیاتر تابعی بڕیارەکانی وەزارەت و
هێزە سیاسیەکان بۆ لەبەر تەقسیماتێکی واهی هەیە لەناو یەکێتی مامۆستایانی کوردستان تا گروپی مامۆستایانی ناڕازی دروستە بێ کۆمەڵێک مامۆستای تر بەتەنیا ئاسنە سەر شەقام لە ژیان و گوزەرانی خۆیان خۆی سەندیکا و هەر ڕێکخراوێک بۆ ئەوەیە پاڵپشتی لە ژیان و گوزەرانی مامۆستا و لە شکۆی مامۆستا بکە پێت وایە ئەمە تا چەند ڕاستەوە ئەمە بۆ ئەمە دروست بووە وڵی بەداخەوە لە سەدا ئەمە وایە یعنی توانم بڵێم ئەم دابەشبوونە حیزبێ لە ناو ڕێکخراوی یەکێتی مامۆسایانە هەم لە سەرجەم ڕێکخراوەکانی هەرێمی کوردستانە ڕەنگی داوەتەوە بەداخەوە کە ئەکرێتەوە بۆ نمونە نوێنەرایەتی لایەنێکی سیاسی بکەی بەڵام بە گیانێکی پیشەیانە کار بکەی ئەمە دوو بابەتی زۆر جیاوازە بەداخەوە ئەم نوع لە ڕۆحێت ناڵم بوونی نوعما پەرلەمانێکی تایبەتن بێگومان هەر پەرلەمانێکی بچووکراوەیە کە چۆنەڵی نوێنەراتی سەرجەم مامۆسایانی هەرێمی کوردستانەکەەوە تاکە ڕێکخراوی شەکە ڕێگەی پێدراوە لە ڕووی یاسایی و پەرلەمانیەوە بەڵام ئەم دابەشبوونە حیزبێ بەڵام لەگەڵ ئەوەش ڕێگری نەبوو لە هەوڵەکان بەڵام باز لەوە بکەین کە ئایا دابەشبوونی حیزبی وابەستە بوون بەوەی بە جەنابە ئاماژۆپیا بە بڕیاری وەزارەت و هەنێ جار لەگەڵ ئۆکەی بڕیارێکی وەزارەت تا بین بۆ نمونە ئەمە پەیوەندی بەڕاستی بەو شێوە حیزبیەوەیە کە ڕنگدانەوەی لە سەرجەم سێکتەرەکانی وڵاتە هەیە بەداخەوە کە ئێمە لە دوای 30 ساڵ حکومڕانیە بێ کار بەوە بکەین و ڕەنگە شتێکی باشتر چوبینە پێشەوە بەڵام هێشتا وەکوەوە نییە کە ئێمە داواکاریەکەن من لەسەر و قسەی جەنابێ ینی من قسەم لەگەڵ مامۆسایە کاکرد لە سیویت کە نەقابی مامۆسایانی سیویت هەیە لەوێت لە ڕاستیە بە حکومی ئێمە خۆمان هەم ئەندامی ڕێکخراوی ئەمریکاین لە ئاسیاین و ئەندامی ڕێکخراوی یەکێتی مامۆسایانی بەریتانیاین و لە ڕێکخراوە عەرەبیەکانە ئەندامی دامەزرێنەرمان هەیە واتە لە چوارچێوەی لۆکاڵی دەرچوین و شێوەیەکی جیهانیمان وەرگرتووە ینی ئێمە لە هەندێک شوێن ئەندامی وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان نەقابی عراقی ئەندام نییە لەوێ ئەمەش هەوڵێکی باشە لە ڕووی توانای یەکێتی مامۆسایانی کوردستان جا ئەمە بێمەوە سەر و بابەتە وتی کاری ڕێکخراوەیی زۆر جیاوازە لە کاری ڕێکخراوەیی بۆ نمونە لە نقابی سیویدی مامۆسایان بۆ نمونە وتم چۆنە بابەتەکە وتی لە کاتی هەڵبژاردنە یەکێتی مامۆسایانەکەی ئێرە دابەش نابێ بەسەر حیزبەکانە هەر کەسەوە بۆ ماڵی حیزبەکەی خۆی و ئیش بۆ حیزبەکەی خۆی بکە باش بێ هەر ئیشی وە بکە خراپ بێم قرارە من بۆ نمونە من هەر یەکێتیم هەر یەکێتیم گۆڕانم هەر گۆڕانم پارتی ئەگەر کارەکەشی خراپێ من هەر مادام پارتیم هەر پارتیم تشتیوانیە لەوێ وتی لەوێ هەموو سەرجەم حیزبەکان بە مانجێ پێش هەڵبژاردن بەرنامەی کاری خوانیان بە یەکێتی مامۆسایان دیارەمە بۆ نمونە بۆ ڕێکخراوەکانی تریش ئەڵێن یەکێتی مامۆسایان ئەمە پرۆژەی ئێمەیە بۆ ژیان و گوزەرانی مامۆسا بۆ پرۆسەی پەروەردە حیزبی سین حیزبی ساد حیزبی جیم هەمووی پرۆژەی خۆیان بە ڕێکخراوەکە ڕێکخراوەکە کۆوە بێتەوە کام پرۆژەیان لە خزمەت یەکێتی مامۆسایانی ئەو شوێنە بوو لە خزمەت پرۆسەی پەروەردەیە بوو یەکێتی مامۆسایان بەبێ شەرم ئەڵێ ئێمە دەنگێن بە بۆ نمونە بە حیزبی سەوز بە دیموکراتەکان بۆ نمونە ئەڵێ هیچ لە کێشەی نبینم بەڵام بەداخەوە ئێمە هێشتا بەچە بەرنامەی کاردانەدراوە بڵێ یعنی ئەو خۆمانەوە ئەمانە ئەم دابەشبوونە حزبیانە ئەم مەسەلەن ڕێکخراوێک یەکێتی مامۆسایانە یاخود هەر ڕێکخراوێکی ترە تابعی قەرارێکی حکومیان وەزارەت بێ لە کاتێکا بۆ داکۆچکاری دروست بووە بێگومان زەربەی لە مامۆستا نەداوە بێگومان لە کاری ڕێکخراوی یاوە لە توانای ئێمە یاوە لە جوڵی ئێمە یاوە ئەمانە خۆیمە نایشارینەوە بەڵام ئەگەر ئێمە وەکو مامۆسا ئاماژەی پێ 135 تەمەن لە مامۆسایانی ڕەوزەوە هەتا کاتە زانکۆکان 135,000 مامۆسا ئەگەر تۆ بە بڕیارێک بەدەر لە دەرەوەی حیزب بێی وەکو هێزێکی فشار بەکاری بێنی داواکارەکانی جێبەجێ کەسەکات بەڵێ ینی زۆرە وانە لەبەر ئەوە ئەمە ئێمە نەماتوانیوە سوود لەو توانە مرۆیی خۆمان وەرگین ئەمە نایشارینەوە و پێویست ناکە بە شەرمنانە قسە بکەین کە کاتێک گێتە سەر هەڵبژاردن ئیتر قەرارە من شوێن حیزبەکەی خۆمەکەوم بەبێ بزانم بەرنامەیەم حیزبی من چەند لە خزمەت یەکێتی مامۆسایانە چەند لە خزمەت ژیانی مامۆستایان هەستان کردو کە مامۆستایان ئێستا ئێوە بە سای و سێبەرێکی بە قووەت نازانن مەسەلەن کە دیفاعیان لێەکەن خۆی زانی چۆنە لە ڕووی ئەوەی ئێستا بۆ نمونە یادێکی دامەزرانی بۆ نمونە هەر هەمویان بەسەرمانەکەن ینی منافەسەیە لەسەر سوپاسگوزاری سوپاسدانەکەن کاکە منیش هەموو سوپاسیەوە ئاکەم بەڵام مەرن ئەم سوپاسە کاکەم سوپاسم بۆ بکە بۆی پاشەکەوتەکەم بۆ بژێڕەوە کاکە من لێرەوە کۆندامێکی سکرتارێتی یەکێتی مامۆسایان پێشنیارێک بۆ سەرۆکی حکومەت و پەرلەمان و بەرپرسانی ئەم وڵاتەکەم پاشەکەوتمان لای ئێوەیە کاکە پاشەکەوتەکە بەڵێ باشە بە هەڵاوسان دروست نەوێ ناڵێن هەموویمان پێکەوە بەرەوە لە قایمەی موچاخانەیەکی بۆ جیاکەرەوە مانگی 100,000مان بۆ بژێڕەوە لە جیاتی سوپاسەکە وەرە ئەو سوپاسەمان بۆ تەرجەمە بکە بۆی لێبڕینی موچە نەمێنێت یعنی ئێمە ئەو سوپاسانە ژیانی ئێمە ناگۆڕێ ئەوەی یەکێتی مامۆسایانی بێهێز کردووە خودی مامۆسا خۆیەتی پێش حسابەکان ینی بۆ نمونە کاتێک مامۆستا کە پێگەیەنەری
نەوەی داهاتووی هەرێمی کوردستان و پێگەێنەری بەخشەری زانست و زانیاریە یەت خۆی بچوو گەکاتەوە لەوەی کە بارگاییبوونی بە حیزبی بە باش و بەخراپیەوە قەرارە من هەرتەیری ئەم بۆ چوونە بکەم ئەمە یەکێتی مامۆسایانی پێ بچووگە بێتەوە تواناکانی من لە قاڵب ئەدرێ پێی جوڵەکانی من ناتوانم وەکو پێویست بیکەم ئێمە بەدەستی خۆمانانی کۆمەڵشتمان کردو ئەگەر ئەم یەکێتی مامۆسایانە کارتێکی فشاری بۆ من کارتی دەنگان کاکە هەچ هێزێکی سیاسی لە ماوەی ئەم 4 ساڵی کارکردنیە زۆرترین پرۆژه هەبوو بۆ مامۆسا بۆ پێشخستنی پرۆسی پەروەردە ئێمە کۆنگری ڕۆژنامەوانی بەسین خەڵکی مامۆسایانی هەرێمی کوردستان دەنگ بن بە حیزبی سین بۆ نمونە بۆ ئەمە ناکەین لەبەرەوەی ئەم دابەژوونە حیزبیە کە جەناب ئێستا ئاماژۆپیا بۆ هۆکە بۆچی ئێوە توانێتان نییە بۆ مامۆسایان گلەیان هەیە بەڵێ گلەیەکان بەشێکی خۆمانین بەشێکی ڕنگدانەوەی حیزبیە بەشێکی تێنەگەیشتنمانە لە کاری ڕێکخراوەیی کە ئەمە زۆر گرنگانی بەڕاستی من زۆر نازام جاریکە لە بەرنامە وتومە ئانی شوێن مامۆسا کەوتم ئیشم بۆ کردووە لەسەر ئاسی وەزارەت چی کراوە هاوکاریم کردووە دوایی لە مامۆساکە بە هەموو تێگەشتی خۆی لە منی پرسیەوە مامۆساوە بۆ لێو نەپرسی من چ لایەنێکم خۆ من بۆ نمونە لەو لایەنی تۆش نیمە ئەو پشتگیریەوە بۆ کردم و کارەوە بۆ کردم و هاوکاری کردم بابەجان ئەمە ئێمە کاری ڕێکخراوەیەکەین هەتا ئەم تێگەیشتنە لە نێو مامۆسا هەبێ و لە نێو ئەندامێکی سکرتارەت تا شۆڕ بێتەوە بۆ لقەکان و ئۆرگانەکانی تری ئەگەر ئەمە هەبێت ئێمە ناتوانین یەکێتی مامۆسایان لەم لە قاڵبدانە بین 59 ساڵە یەکێتی مامۆسایانەیە کاکە باز لەو زمانی شاخ بێنین کە زمانێکی بەڕاستی قرس بووە بەڵام لە زمانی ئەم 30 ساڵە ئێمە باسی ئەو زمانی ئێستا زمانە خۆ مامۆستا بەرهەمە ئەگەر پۆلێن مەسەلەن کارە دیارەکان ئەوانەی کە بۆ خزمەتی مامۆستایان کردبێتتان ئەو ماوەی کە بەڕێستان لەو ڕێکخراون یان لە یەکێتی مامۆستایان چی کراوە بۆ مامۆستا کاری باش کراوە ینی بۆ نمونە لە دابینکردنی یەکەی نیشتە جێبوون لە وەرگرتنی زەوی لە هەندێک سنوورە و ئەم یەکە نیشتە جێبوونانە کە ئێمە ژمارەیەکی زۆرە لە هەولێر کردومانەوە لە و گەرمیان ئێستا حاڵێن لە جێبەجێکردن لە سلێمانی وا لە تاوابوونە بە شێشانی و هەوڵەدین لە شاری دووهۆک بیکەین و بگەینە قەزا و ناحەکان ئەمانە هەوڵێکی باشن لە ڕاستیە خوێندنمان بۆ مامۆسایان دابین کردو مامۆساڵگەری بڕوانامەی دیبلۆم بۆ ئێمە پشتگیریمان کردوونەوە لەسەر ئاستی باڵا لە دەرگای هەموو وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران و دارایی کێوچێمان ناوە کە تا بتوانین بە بڕێکی کەم و پارەش بتوانین 4 ساڵی خوێندن تاواکەن ئەمە هەوڵێکی بەڕاستی ئێمەمانان بوو گرێبەستەکان کە کران بە هەمیشەیە بەڕاستی دەرگا نەما ئێمە لەسەر ئاسی وەزارەتەکانی حکوومەت هێرێمی کوردستان لێی نەدەین بکە گرێبەستەکان بەڕاستی ئەمووی کرا بە فەرمی ئێستا هەوڵمان بەوەیە کە ئەم وانە بێژانە لانی کەم بکرێنە گرێبەز و لە داهاتوودا بکرێنە هەمیشەیی و باز لەوە هەوڵمان داوە بۆی کە لانی کەم هەمیشە لەگەڵ ئەوەیە بوون کەم بۆ نمونە لە هەفتەیە پێش دەژنای مەسەردانی وەزیری داراییمان کرد سەرۆکی یەکێتی مامۆسایان و جێگرەکەی وەفدێکی باڵا سەردانیان کرد کە داوامان کردووە بەڕاستی بێ چارەنووسی و پاشەکەوتە دیاری بکرێ ئەم لێبڕینە نەمێنێت ئانی بەڕاستی لێبڕین بۆ لە موچەی مامۆسایە هەبێت وە ئەو گرێبەستانەی کە پێویستە بکرێت لەگەڵ وانە بێژانە و حەقی مامۆسا نەخورێت لە ڕووی لێبڕینەوە بابەتێکی ترکە زۆر گرنگە ئەویش بەرزە موچەیە ئەوەی کە مامۆسا ئیسا ئاماژەی پێیا بڵێ ئەوە بابەتێکی پلەی وەزیفیە بۆ مانی من کە بە یاسا ئەمە ڕێکخراوانی تۆ دەرماڵێکی 50,000 و نەیەوە بە من ئەمڕۆ حەزێکت بمەیتێ و بەیانی لە مەسلحەتی نەبوون نەمەیتێ ئەمە یاسا ڕێکخست و یاسایەکی عراقیەکە کاریمی کوردستانی شکاری پێەکە بۆ من کەوەی کە پێوترێت تەرفیع بۆ ڕاگیراوەتە یاسا ئەمە داواما کردوانش بکرێتەوە بە وەزیری دارایی بەڵام داواکردنەکەتان تەنها تەڵەبێکە و خۆ خەڵکی تریش دەتوانێت ئەمە بەڵێ وەزیری دارایی بەم شێوە وەڵامی ئەوەی یاوە کە من بۆ مامۆسایان نێتوانم لێرەوە ڕابگەێنم وتی ئەم بابەتە بەڵێ نیەینێ کە ئەم بابەتە لە ئەنجومەنی وەزیران ئەخاتە بەرباس و لێکۆڵینەوە تەقدیمیەکات و نەتیجەشمان پێڵێتەوە داوای پەیوەندی بەردەوامی لێکردین بەڵام ئەمە تا چەنە ئەچێتە بواری جێبەجێکردنەوەکو بەڕێزەوەتی ئێمە هەوڵەکەی خۆمان ناوە دەسەڵاتێکین فشاری نین دەسەڵاتی تەنفیزینین لەبەرەوەی ما چاوەڕێواکەین بزانین لە ئایندێکی نزیکە لانی کەم لێبڕین موچە نەمێنێ لانی کەم پلەی وەزیفەکە کەمە مافێکی هەموو فەرمانبەرێکە بە مامۆسایانیشەوە بێگومان کە ئەمانە نەمێنێ و بتوانین بە جۆرە لە جۆرەکان خزمەت بکەن بەڵێگەوەی کە پێوتری خزمەت بەڵێ یەکێتی مامۆسایان خزمەتی کردووە بەڵام لە خۆمە پرسی بەڵێ لە ئاستەمۆحانیە لەبەروی هەنگاوی گەورەترمان لە پێشە و شەڕی گەورەترمان لە پێشە پێویستە مامۆستا بەرام بابەتێکی تر هەیە مەسەلەن زۆر جار بەراوردێگەکرێ ئەوترێ مەسەل ئێمە ئەو جیلەی ئێمە بۆ نمونە خۆمان چەند جار کۆڵانە و کۆڵان لەبەر مامۆستا خۆمان حەشارداوە بۆ ئەوی مامۆستاکانمان نەمان بینن بەرو حرمەتێکی ئەوەندە گەورە بۆ مامۆستا هەبووە ئێستا باز لەوە کرێت کە مامۆستا ئازارە درێ مامۆستا بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی دەرونیەوە ئاسوودەنیا مەسەلەن تا ڕادێک لە ناوپۆل هەندێک کات بە شێوەیەکی تر سەیری مامۆستاکرێت لە کاتێکە خۆت ڕەگە
نەک ڕەنگە بێگومان لەسەر خوێنکار بوویت بینیتە مەسەلەن قەدر و قیمەتی مامۆستا هەمیشە هەر گەورەیە هەمیشە هەر پڕشکۆیە بەڵام ئەو کاتە مەسەلەن نەتەتوانی ڕوبەڕووی مامۆستا بۆستی هەر ئەبوو بنەوەک بۆستی کە مەسەلەن احترامێکی گەورەی بگرین ئەمە بۆ لێ هاتووە زۆر ڕاستە من 25 ساڵە نزیکەی 25 ساڵە مامۆستام و ئەندامی سکرتارەتی شێتی مامۆسایانم ئێستاش مامۆسای ئەلفێمە بینم لە بازار هیوای تەمەندیرەژی بۆ خوازم ئەنەگەر لە شوێنێکە مەتاو دانەنیشێ من دانانیشم و ئێستاش بە جۆرە لە ئەدەبەوە مامەڵی لەگەڵاکەم کە هەمان ئەو لە پێشووترا لە ساڵەکانی پێشووترا چۆن بێمە ئاوا مامەڵاکەین بەداخەوە ئەمە بەشێکی پەیوەندی بەو دۆخە سیاسیە و بەو نەمەتە سیاسی ئیشکردنەوە لە هەرێمی کوردستانە ینی دیسانەوە گەڕێمەوە بۆ بارگای بوونی حیزبێ بۆ دەسەڵاتی حکومی کە حکومت نەیتوانیوە مەکانەتی مامۆسا بە شێوەیە بپارێزی هەمیشە لە مەکانەتی مامۆسا دراوە کاتێک تۆیی موچەکەی ئەبریت پاشەکەوتی ئەەکەی بە 6 ڕۆژ موچەیەشی تێ بێگومان ئەمە کاردانەوەی لەسەر خودی شخصی کەسێتی مامۆسا بێت ئێستا من کە پێشەوەی بێن بۆ ئێرانی مامۆسایەک مەسجێکی بۆ ناردم ینی ئەڵێ مامۆساوە هەموو سپاسە چیە هاتووە کاکە جان ئەگەر تخواوە پەیامەمان بگەێنە با شەقمان تێڵێن و سپاسمان ناوێ ینی گەشتە ئەوە ینی چقۆ لە مامۆسا ئەدرێن لە ڕاستیدا من گلەیەک لێرە لە کەناڵی لەم کەناڵە بەڕێزەوە لە پەرلەمانی کوردستانەکەم 3 دانە ساڵانی ئەمڕۆ کە 15 مانگە 3 دانە ساڵەمە یاسای پارێزبەندی پرۆژەیەکمان یاوە بە پەرلەمانی کوردستان ئەڵێ پارێزبەندی بۆ مامۆسان کە لە سوود ماوەرگرتووە لە وڵاتانی چواردەور و تورکیا و عەربی و هەتا ئەوروپیش کاکە ئەم پرۆژەمان هەیە لایەوە 3 دانە ساڵە لەسەر ڕەفەکانی پەرلەمانی کوردستانە کەس خۆی ناکا بە خاوەنی باشە ئەم هەموو سپاسی کە ئەمڕۆ بۆمان هەبوو بۆ یەکێ لەم هێزە سیاسیانە فراکسیۆنەکەی ناجوڵێنە بڵێم پارێزبەندیە بۆ مامۆستا دەرکە کاکە کە من پارێزبەندیم هەبێ ئەمڕۆ یەک مەسەلە ژمارەیەکی زۆر خەڵکیش لە مامۆستاش لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو وێنەیان دانابوو کە لە هێزێکی ئەمنی مەسەلەن شەق لە مامۆستادات مەسەلە ئەمە زۆر ئاخرجا من بۆچی وتم ئەمە پەیوەندی بە دەسەڵاتەوە وجدان هەژێنە یعنی بۆ نمونە لەو سەردەمەی ئێمە خوێنکار بووین ئەگەر ئێمە ڕفتارێکی ناشرینمان بەرامبەر مامۆسایە بکردایە چیمان پێ ناکرا لیژنەما لەسەر ژیرا ڕەنگە دەربکراینەوە لێپرسینەوەش لەسەر ئاسی حکومی لەگەڵ کە سوکارتاکرا یعنی مامۆسا مەکانەتێکی هەبوو یعنی ئەگەر مامۆسایەک خۆی لە خۆڕاچوو بە ئیشێکی تری کرد بێ مەکانەتێکی هەبوو ئیشێکی تری هەبوو بیرمە ینی دەفتەرێکی هەبوو تایبەت بە کڕینی موادەکان لە بە هەرزانتر لە شوێنان بەڵام کاتێک تۆەوەی بەڕێزە ئاماژەی پێی کە خەڵکیە کە فەشەلی هێناوە لە خوێندنا لەگەڵ ڕێزمە بەڕاستی یە شەق لە مامۆسا هەڵایەت باشە یە پاڵ بە مامۆسایانە ئەیخا بە عەرزە ئەگەر دەسەڵات حرمەت بۆ مامۆسادانێ ئەم سوپاسی ئەمڕۆ ئاراسی ئێمەکرا شەپۆ لە سوپاسا ئەگەر ئەم کەسە لەگەڵ ڕێز و احتراماک لە ڕووی بینەران و جەنابتا ئەگەر ئەم کەسە ڕسوا بکرێت لێپرسینەوەی لەگەڵا بکرێت و من پارێزبەندیم هەبێت و یاسا لە پشتم بێ بەڕاستی ناتوانێ وا بکە ئەمە ینی قسەکانی ئێمە بێتاقەتیەکەی ئێمە لەم ڕۆژەدا ئەوەیە ئێمە ئەمانەوێت باشە هەر خودی ناوی مامۆستا پارێزبەندی نییە ینی مامۆستا بێگومان ئەبوو مەسەلەن ئەم شێوەندە مقدس بێ کە خودی کەلیمەکە خۆی پارێزبەندی بێ باوەڕ هەبێ کاکزانە ینی لە دوای دایک و باوکەوتری مەسل لە مامۆستا پیرۆستر هەیە بێگومان تەنانەت بە مامۆستای مزگەوتەکانیشەوە کە چیان کردووە لە حەزرەکانە باوەڕ هەبێ کاکزانە ئەمە ئێستا جەناب ئاماژەی پێی لە کۆبوونەوەی مەکتەبی تەنفیزی و سکرتارەتی شێتی مامۆستایان ئەوی جەناب ئێستا ئاماژە و پێیان هەر خۆی موشەی مامۆستایان بەشێکمان وامان وتووە بەڵام کە کاتێک تۆ بینی ئەم لە کوێرەدەیەک قوتابێک گەڵە سێ چەقۆیەک لە شانی مامۆسایە و دوایی حکومت نووزەی لە نابێژگە لە ئیعلامێک ئەگەر ئیعلامەکان جار بەجار دەرخەری ئازارەکانی ئێمن باشە سەیرەکەی لێپرسینەوەیەک نێو لە پشتی منەوە دوو ڕشپیە بن و یاساش وەلا ئەندرێ و سۆڵ حەکرێ و کۆتایی پێێت بۆ ئێمە داوای پارێزبەندیەکەن ئەم پارێزبەندیە بە یاسا کۆمەڵی مافی مامۆسا ڕێگەخرێت کاتێک تۆ لە ناو حەرەمی قوتابخانایی هێرشەکەیتە سەر من هێرش بکە بەڵام بە پێ ئەو پارێزبەندیە و یاسا لە پشتی من بێ و تۆ هەچ حیزبێ لە پشت بێ ئەگەر ئەو پارێزبەندیم هەبێ ئەو جۆرە لە حەسانم هەبێ سزای خۆ وەرەگری بەڵام هەتا ئێستا وەکو جەناب ئاماژەم پێیان لەم بەرنامە بەڕێزی بە جەنابتا ئەمە لەسەر ڕەفەکانی پەرلەمانی کوردستان ماوە کاکە من ڕووەکەمە ئەم هێزە سیاسیانە ئەم سوپاسەمان بۆ بکەن بۆ یەکەم پارێزبەندیین بێ وەرن ئێوە منافەسە بکەن لە نێوان یەکە بزانم ئەم هێزە سیاسیانەی لەناو پەرلەمانی کوردستانن با بەرنامەی کاری داهاتوانەوە بە دۆخی پەروەردە باشکەن لێبڕینی موچەی مامۆسایان نەمێنێت ئەو پاشەکەوتەش بە بڕێکی کەم خانەیەکی بۆ جیاکەنەوە لە بۆمان بژێڕنەوانێ بۆ نمونە هێزی سین هەوڵەیات بزانین ساد و جیم و میم دژاتیەکەن بۆ بابۆمان دەرکێ بعد ئەم سوپاسانە ئەبێت تەرجەمە بکرێت
ئەو کاتێ بۆ ئێمەی مامۆسا بۆ ئێمەی خەڵکی هەرێمی کوردستان دەرەکەوێت کە بەڵێم سوپاسانە هیچ نییە لە مەرەکەبێکی سەر کاخەز بەتیبەکەی ترا گرنگی نادرێت بە پرۆسی پەروەردە ژیان و گوزەرانی مامۆسا لە بەرچاو ناگیرێت بۆیە ئێستاژەوە گەیشتۆ بە و شێوەی کە من هاتوم لێرە قساکە مەڵم پرۆسی پەروەردە لە قەیرانە بەداخەوە زۆر باشە مامۆستا ئەگەر ڕێمەولات مامۆستا ئیسا دیارترین هەر کۆمەڵی کێشەی گشتی هەیە عنی لە مامۆستایانداوە دیارە بەڵام ئەو کێشانی تایبەتن بە مامۆستایانی سنووری لقەکەی بەڕێسا لە پارێزگای هەولێر کامانن یان بەدیوێشترا و پرسیارە بکەم کە ئێوە چیتان بۆ مامۆستا کردووە لە سنووری پارێزگاکەتاندا یان لە سنووری لقەکەتاندا وڵا و کێشانەی کە لە لای ئێمە هەیە کێشەی سەرجەم مامۆستایانی کوردستانە کێشەی هەمووانە کێشەکەی ینی تایبەت نییە بە پارێزگایەک و بە پارێزگایەکی تر بۆ نمونە لێبڕینی موچەکە ئەمە بەرەو هەموو مامۆستایانی گرتووە کە مامۆستایان بەوە زۆر نیگەرانن بەڕاستی ینی بۆتە گرفتێکی گەورە بۆ ژیانی و بۆ بژەی مامۆستایان لێبڕینی موچە سەرتاسەریە لە سنووری لقەکەی ئێمەشا هەیە هەروەها وەکەوەی مامۆستا باسی کرد کێشەی شکۆی مامۆستایان شکۆیان دەشتێنرێ مامۆستایان پارێزبندیان نییە یعنی هەموو ئەمانە کۆمەڵک کێشەی دیار و زەقی سەرجەم مامۆستایانن بە لقی هەولێر و بە پارێزگای هەولێریشەوە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان هەموو کاتیش لە هەوڵی ئەوە دابووین ئێمە وەکو لقی خۆشمان ینی وەکو لقی مامۆستایانیش هەوڵمان داوە کە ئەم کێشانە بگەینە شوێنی مەبەست بیگەینە دەسەڵات بیگەینە حکوومەت بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم و وەک ئەوەی وایە کە خۆی لە چ پێ دەڵێن لە داواکاریەکانی ئێمە خۆی لێ ناداتن دەنا ئێمە هەموو کات چ بە بەیان نامە چ بە بینین چ بەوها پەیوەندیانی کە ئێمە هەمانە لەگەڵ دام و دەستگاکانی پەروەردە لە بەتایبەتی لە شاری هەولێرە وەکو پایتەختی هەرێمی کوردستانی شووەکو ئەوەی کە وەزارەتی پەروەردەشتی لێیە ئێمە هەموو بەرپرسەکانی پەروەردە و ئەو گلەیانی مامۆستایانمان گەیاندووە هەر لە وەکو وتمان هەر لە لێبڕینی موچەکە ئێستا یەک لە دیاردەیانی یەک لەو کێشە گەورانەیە کە بەرەوچی هەموو مامۆستایانی گرتووە ئەوانی تریش کۆمەڵک کێشەی تری کە کێشەی لاوەچین کە دێتن ئێمە هەموو کار لەگەڵ مامۆستایان لە خەت بووینە بۆ ئەوەی هەم کێشەکانیان چارەسەر بکەین هەم ئەو گیر و گرفتانی هەیەە ڕوبەڕووی دەستگای معنی بکەینەوە بە دوواداچوونیشی بۆ بکەین ئەمەش لە ینی وەکو لقی هەولێریش هەمیشە بە دوواداچوونمە بۆ کێشەی مامۆستایان کردووە ئەوەی پێمانیش کرابی تا ڕادەیەکی زۆر بەرەو چارەسەرمان بردووە ینی درێخیمان نەکردووە وەکو یەکێتی مامۆستایان وەکو لقی هەولێر لە بەرگریکردن لە مافی سەرجەم مامۆستایان بەوانەی کە ئەندامی ئێمەشن و بەوانەی کە ئەندامی ژنینە ئێمە قەت ئەو جیاوازیشمان نەکردووە یعنی وەکو لقی هەولێر ئێمە هەر مامۆستایەکروی لە ئێمە کردبی ئەگەر کێشەیەشی هەبووبی ئێمە هەرگیز لێمان نەپرسیوەتەوە ئایا ئەناسنامەی ئێمەی لە جیرفانەیە ناچونکە ئێمەوە خۆمان بە نوێنەری سەرجەم مامۆستایان دەزانین خۆی هەرواشە چونکە یەکێتی مامۆستایان تاکە ڕێکخراوە نوێنەرایەتی مامۆستایانەکە ڕێکخراوی تر نییە تا ئێمە لەوە پێچینەوەکەوە ئەندامی ئێمە یان ئەندامی ئێمە نییە ئێمە بەو شێوەیە ئیش کارمان کردووە لە یەکێتی مامۆستایان لە هەمان کاتیشە وەکو باسیشم کرد بێچێشەترین ڕێکخراو بێچێشەترین ڕێکخراوی پیشەیی کە تا ئێستا لە کوردستانە لەوانەیە یەکێتی مامۆستایان بی ئەگەر بەراوردی بکەین بە ڕێکخرا و سندیکاکانی تری بۆ پێت وایە بێچێشن کە مامۆستا عیسا بۆ پێت وایە ڕغمی ئەوەی ئێمە کە ینی لە ناو خۆمانەمە بەستم یەک تیم هەمیشە کارمان کردووە ڕغمی ئەوەی هەریەکە لەلایەنێکی سیاسین هەریەکە بۆچوونی جیاوازمان هەیە هەر لە بۆچوونی ئەو پەڕی ڕاستە ئەو پەڕی چەپ هەر لە بۆچوونی ئیسلامیەوە تا ئەلمانی ئێمە هەموو بەڵام ڕێکخراوێکی پیشەیی کۆی کردینەتەوە بۆ ئامانجێکە وڵەدەین ئەم ئامانجەکە بەدیهێنانی مافەکانی مامۆستایانە بەرگریکردنە لە مافی مامۆستایان کە ئێمە هەموو کات لەسەر ئەو ئامانجە کۆک بووینە هەوڵمان داوەکە ئەو ئامانجێک کە ئێمە خەباتی بۆ دەکەین بیگەینە کەنارێک کە دەستکەوتەکانی مامۆستا تێیدا دەستە بەر بێت بژێی مامۆستایان هەمیشە لە بەرچاوی ئێمە بووە کە بتوانین ئێمە لە هەوڵ دابین بۆ ئەوەی مامۆستایان لەو خراپی و لەو حاڵەتە خراپی کە ئێستا بژێی مامۆستایان یان مامۆستا تێکەوتووە بەرەو مامۆستا بەڕێزت کە سەرپەرشتیاری پەروەردەیت ئەنی هەست بەوە کردووە کە پرسیاری لە مامۆستا بەرهەمم کرد کە لە چاو ساڵانی ڕابردوو کە خۆشت خوێنکار بوویت مەسەلەن فەرق هەیە لەوەی کە ئەو ڕێز و گەورەیی بۆ مامۆستایە مامۆستا هەر خۆی ڕێز و گەورەی هەیە بەڵام مەسەلەن لە ماوەی ڕابردوو زیاتر ئەو درک پێکردنە هەبووە بەڵام ئێستا کەمترە کاک زانە من زیاتر لە 24 ساڵە مامۆستام
ساڵش دەچێت سەرپەرشتیاری پەروەردەییم بۆ سەرپەرشتیاری پەروەردەییم سەرپەرشتیاری اختصاسیم ئێستاش بگەمە هەر مامۆستایەک لە کوچە و کۆڵانی گیانجاروەیە لە مەکتب گەیشتومەتەوە چوومە سەردانی مەکتەبێکم کردو خوێندنگەیەکم کردو مامۆستای خۆمی لێ بووە ینی حەزم کردووە بۆی بنوشتێمەوە دەستی ماز بکەم ینی مامۆستاکە نێهێشتووە دەنا هەموو کات چکە مامۆستان بۆ ڕۆژێ لە ڕۆژان دەرسی پێوتم ئەمە کللتور بووە لە لای ئێمە وەکو ئێمە کە با بڵین بۆ نمونە ئەو جیلەی کە لە هەشتاکان زیلی نۆهەتەکان هەشتاکان ئەو جیلا مامۆستا مقدس بوو ینی مامۆستا گەیشتووە پلەی تەقدیس لە لای ئێمە مامۆستا پێمان وا بۆ مامۆستا لە کەوکەبێکی ترەوە بە قات و ڕیباتێکی جوان و خاوێنەوە لە کەوکەبێکی ترەوە دێدەرز بە ئێمە دەڵێ و دواتر دەڕواتەوە بەرەو ئاسمان ئێمە پێمان سید بوو مامۆستا نان دەخوا مامۆستا پیاسە دەکا مامۆستا خانەوادەی هەیە مامۆستا مناڵی هەیە ینی چونکە مامۆستا لە لای ئێمە وەکو عنسورێکی ینی میسالی وابوو پێمان وابوو لە کەوکەبێکی ترەوە وەکو مەلائیکەت وەکو ینی تەشبیه نەبێ وەکو ئەوانە دێتە سەر زەوی و دەرز بە ئێمە دەڵێ و شتێکی نمونەیە و دەڕواتەوە بۆیە مامۆستا مقدس بوو ئەوەشمان بیر نەچێت خوێندن لە ساڵانی ینی لە شەستەکان لە دەیەی شەستەکان و دەیەی هەفتاکان و دەیەی هەشتاکان خوێندن لە لای ئێمە بە تایبەتی لە عێراقا خوێندن لەو پەڕی باشیدا بووە لە زۆربەی وڵاتانی ناوچەکە و وڵاتانی عەرەبی و پێم وایە لە شەرق ئەوسەتیش باشتر بوو منافسەی وڵاتانی ئەوروپای دەکرد ئەو سیستەمە خوێندنەی کە ئێمە هەمان بووە ئەمە لە ئەنجامی ئەم سیستەمە باشەی خوێندن لە ئەنجامی بەرزی ئاستی زانستی خۆ مامۆستاش شکۆی هەبوو مامۆستا ئەو کاتە عنسورێک ینی یەک لەو عنسورە گرنگانەی پرۆسەی پەروەردەیەکە خوێندن و پرۆگرام و مامۆستا و تەڵەبێ مامۆستا یەک لە سێکوشکەکانی پرۆسەی پەروەردەیە ئەگەر ئاستی زانستی و معریفە باش بێت ئەو کاتە مامۆستاژ مستەوای و مەکانەتی و هەمووی باشە بێ بۆیە من پێم وایە ینی سەردەمی زێڕینی خوێندن لە عێراقا سەردەمی بە تایبەتی هەفتا و هەشتاکان بوو کە ئەو سیدەیەی کە پێش ڕاپەڕین بەڵام بەداخەوە لە ڕاپەڕینەوە ئاستە زانستێک کە هاتە خوارەوە ئەوە وای کرد هەم شکۆی مامۆستا بێتە خوارێ هەم مامۆستا وەکو جاران ئەم ڕێز و احترامەی نەمێنەیەکە بەداخەوە ینی وای لێات کە لە هەمان کاتیشا کللتوریەکیش بوو ینی ئەو کات کللتوری ڕێزگرتنی مامۆستا هەم بە مامۆستایانی ئاینیشەوە ینی مامۆستایەک لە گوندێکە لەوانەیە تاکە مامۆستایەک لە گوندێکە بەڵام وەکو مامۆستای ئاینی ئەم دوانە هەم مامۆستای مزگەوتی گوندەکە هەم مامۆستای مەکتەب لە گوندەکە خەڵکی ئەم گوندەش نەبوونە زۆر جاران بەڵام لە پرۆسەی بڕیاردانی گوندەکە لە کۆمەڵک کێشە و چارەسەرکردنی گرفتەکانی گوندەکە هەر زۆر کاریگەریان هەبووە بەشدار بوون پرسیان پێکراوە خەڵک لە قسەیان دەرنەچوون ینی ئەمانە بۆ کاریگەری مامۆستا بۆ ئەو کات گەڕاوەتەوە کە بەداخەوە ئێمە هەموو کاتیش بە ئێستاشەوە مامۆستایان هەوڵمان داوە ئەم شکۆ و ئەم ڕێزە بۆ ئەو کاتە بجێڕینەوە بەڵێ مامۆستا سوپاس دەکەم مامۆستا بەرهەم بە کورتی ئەگەر قسەیەک لەسەر پرۆسی خوێندن بکەین ینی پێت وایە پرۆسی خوێندن بەرەو شوێوە ئەگەر بەو شێوێ بڕوا چ زیانێک لە نەوەی داهاتوە بەڵێ ئێمە هێشتا بێهیوانین لە ڕاستیە هێشتا بێهیوانین بڵین پرۆسی پەروەردەی تر تاوا بەجارێک تووشی ماڵوێرانی بووین بۆچی لەبەرەوەی ئێمە خەڵکی باشمانەیە خەڵکی ڕۆشنبیرمانەیە خەڵکمانەیە خەڵکی پەروەردەی و پیشەیی کە بەڕاستی بەمانای کەلیمە ئەمانە هەوڵێن بۆ پرۆسی پەروەردە بەڵام داواکاری ئێمە ئەوەی بەڕاستی جویان لێ بژیرێت ئەمە یەکێکە لە خاڵە ئاساسیەکان و ئەگەر مادام قسەی ئەخیری لەگەڵا بکەمەوەیە کە باز لەواکرێ میشەگەڵی اعترافکردن وەکو دلیلیشی یاسایی هەمیشە سەیرەگرێت هەن خۆی اعتراف بەشێکە لەوە ئەم بەیاننامانەی ئەمڕۆ کە بینیمان بۆ یەکێتی مامۆسایان هات لێرۆم نیش سپاسیانەکەم پێزانین دەستیان خۆش بێ بەڵام زۆربەی ئەڵێمە قەرزاری مامۆستاین کاکە ئێستا قەرزەکەمان بنەوە بەڕاستی ئەو من لەم کەناڵە بەڕێزەوە کە کەناڵێکە اعتیبارێکی زۆری هەیە و بینەرێکی زۆری هەیە داوەتان لێ یەکەم لە سەرۆکی حکوومەتەوە هەتا وەزیرەکان و تا سەرۆکی پەرلەمان تا سەرۆکێرم ئێوە قەرزاری ئێمن بە اعترافی خۆتان قەرزەکەمان بنەوە کاکە یا قەرزەکە خۆی بینێتەوە لە باشترکردنی ژیان و گوزەرانی ئێمەوەەر بیکەن ئێوەرە خۆی بینێتە لەوەی پرۆسی پەروەردە لەم قەیرانە دەرباسکەن بیکەن کاکە شەرم لە چیەکەن پرۆسی پەروەردە بنەوە دەست خاوەنە ئەسلەکەی خۆی یعنی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە بەڕاستی وەڕێگر بن لەوەی کە سوکاتی بە مامۆسا نەکرێت کاتێکە یەکێک سوکاتی بە مامۆساکە با کادرێکی حیزبی تۆ بێ ئێوەرە بەپێی یاسا مامەڵی لەگەڵا بکە بزانە پرۆسی پەروەردە لە چ ئاستێکا بێت یعنی ئێمە قەرزاری کە ئێوە قەرزاری ئێمە قەرزاری بەس لە پارە نبینینەوە بەڕاستی کاکزانە لە کۆمەڵە بڵێ ئەم دەسەڵاتە لە زۆر شتۆ قەرزاری ئێمەیە و ئەم گلانی ئێمەکەن ینی گلەیەکی هەم حەقێکی حیزبی یا ئەم بابەتانە نییە منی هاوڵاتی منی مامۆسا گلەی لەو حکوومەتی خۆمەکەم کە قەرارە منە با بڕێەوە و بە دەنگان شۆتە پێشەوە بەڕاستی
ئەبێ لە ئازە و مەسوولەتەیە بێ ئەوەی کە پێوەترێ ئەتوانرێ ئەوە بکەین مامۆستا بچێتەوە سەفەکانی پێشەوە ئەکرێت بەڵێ ئەکرێسا بۆ نمونە با ئەمڕۆ هەر یەک لەم هێزە سیاسانە مۆدیلی شوێنەمان پێشکەشکەن لە خزمەتکردن بە مامۆستا پەیامەکان هەمووی جوان بوو سوپاسیانەکەین با بێن ئەم هێزە سیاسیانە خۆیان تاقیبکەنەوە مۆدیلێکی نوێمان پێشکەشکەن کاکەم لێرەوە داوا بۆ نمونە لە هاوسەرۆکانی یەکێتی یەکەم مۆدیلێکی نوێمان پێشکەشکەن بەوەی کە لە ڕێی تیمەکان و لە پەرلەمانی کوردستان پرۆژەی باش لە بواری پەروەردە و مامۆستایانە بکەن بە ئێمە ڕۆژە لە ڕۆژان بین لەم بەرنامەیە باسیکەین کە ڕەنگە لێرە و لەوێ کرابێ وەکو بەڵام لە ئاست تمۆحانە بووە فەرمو بە ئەم مۆدیلە لێرەوە دەست پێکا لە حیزبەکەی منەوە دەست پێکا لە حیزبەکەی تۆ دەست پێکا لە سینەوە لە سادەوە دەست پێکا ئێمە شەشەمان نییە شێ خزمەتی کرد دەستی خۆش بێ بەڵام ئەمەمان لە ئەرزی واقعا نەبینی و هیوادارین بیبینین بۆیە ئەم داواکاریە بە اعتیباری بۆ بکرێ و داواکاریی فەرمی لێک بدرێتەوە بە حکومەیە کە من ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆستایانم چاوەڕێی جێبەجێکردنی ناوەڕۆشی سوپاسگوزاریەکانی ئەوانین بەڕاستی سپاس بۆ بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا دابی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس بەڕێز مامۆستا بەرهەمە ڕوا سپاس بۆ بەڕێز مامۆستا عیسا حوسێن ئەندامی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان دووبارە بە ناوی خۆم و هاوکارانم پیرۆزبایی لە ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستانەکەین ڕێز و حرمەتی گەورەمان بۆ هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان پانۆراما پێشکەشکرا بە هیوای ساق و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان